خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی ئەو حەزبە لە جموزۆڵی بەردەوامدام بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕەوینەوەی مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان و بەهێزکردنی پێگەی کورد لە بەغدا وێڕایەوەی کە نیگەرانیکی توندیان بەرامبەر پارتی دموکراتی کوردستان و ئەدای کاری حکوومەت هەیە بەرامبەر بە یەکێتی و سلێمانی، بەڵام ئەوان بەردەوامن بۆ خزمەتی خەڵک. ئێوارەی ئەمڕۆ لە ماڵی مام لە بەغدا جارێکی تر شیعە و سوننە و کورد لەسەر مێزێک کۆبوونەوە کە ڕەنگە تەنها لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەراندا ئەم کۆبوونەوانە بەو شێوەیە بەدیکرابێت. ئێستا ماڵی مام لە بەغدا سەنتەری چارەسەرکردنی کێشەکانە، جگەلەوەی لە ماوەی ڕابردوشدا لە هاوینە هەواری دوکان بە هەمان شێوە هێزولانە سیاسیەکان کۆبوونەوە و ڕاوێژیان لەبارەی کێشە و بربەستەکان کرد. ئەم شەو لە بەغدا چی ڕوویدا؟ چ کاریگەریەکیە بێ بۆ ژیان و ژیاری خەڵک؟ لە پانۆڕاما گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری بەڕێز بێسوود سابوراوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک بێسوود بەخێر بێ. جا دوو هەواڵ هەیە ئەم شەو، هەواڵێکی ڕاضی وەرزشی، هەواڵێکی سیاسی بۆ یەکێتیەکان. هەواڵە وەرزشەکەی بە ڕازیل بردیوێتەوە، هەواڵە سیاسیەکە ژەوەیە جموزۆڵەکانی یەکێتی جەماوەری یەکێتی دڵخۆش کردووە. سەرکارت لەگەڵ وەرزشە چۆنە؟ ئەم کاتتان باش کاتی ڕێستان باش. جەماوەری بینەریشمان هەموو کاتێکیان باش. وڵاهی لە بیدایەتەوە لەو پرسیارە زۆر زۆرە ترسام، بەتایبەتی پرسیاری ڕازە زۆر زۆری لێ ترسم. هیوادارم خەڵکی کوردستان هەموو ئەوانەی کە ئارەزوومەندن بەتایبەتی بۆ ئەم شێوازی وەرزشە، لەوانەیە من زیاتر بۆ وەرزشی یۆگا ما بڵین لایەنگر و لایەندار بم، زائیدەن هەندێک وەرزشی تری وەکو تێنس و بالە و ئەوانە هەردووشی کردوم. بەڵێ ئەم وەرزشەی ئێستا حتممە لایەنگری زۆرە لە هەموو دنیادا و داخلی سیاسەتیش بووە بێگومان. وڵاتانی دنیا لەبەر ئەوەی کە جمهورێکی زۆر لەگەڵ ئەوەیە بۆ ئەو ڕاکێشانی جمهورەکەی خۆیان ڕئیسی جمهور ئەچێ، ڕئیسی وڵات ئەچێ، شاهنشا ئەچێ، ڕئیس وزەرا ئەچێ لە کاتیکردنەوەی ئەم حاڵەتانە. لەبەرەوە من پیرۆزبایی لە جەماوەری خەڵکی کوردستانەکەم هەر یەکە و با بڵین دڵخوازەکەی خۆی ئومێدەوارم لە مۆندیالە دەربچێ و منیش لەگەڵ یانە کێ دەرچوو لەکوێوە کێ چەپڵی لێدام لەگەڵ. باشە، دو تەوزیفێکی باش بوو، جوان بوو. باشە، ئەم شەو لە بەغداچی ڕوویدا، یعنی ئەو کۆبوونەوەی ماڵی مام و سەرۆک بافڵ جەلان تاڵەبانی بەو جموزۆڵانە ئێوێ بڵێ چی؟ سەرۆک بافڵ جموزۆڵەکانی لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد، بەتایبەتی ئەو جموزۆڵەی کە پەیوەندیدار بێ بە کۆگشتی کۆدەنگی ئەگەنا جموزۆڵەکانی تر بۆ ئامادەسازی زۆر دەمێکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرپەرشتی جەنابی کاک بافڵ و هەروەها کاکوبات و تیمی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە داخلی وڵات زۆر مەشغوڵن، لە داخلی مەبەستم هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ بەغداش هەر زۆر مەشغوڵ بوون بۆ لەبەر ئەوەی تەرکیزی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر و هەموانەوە جەنابی کاک بافڵ بۆ یەکەمینیان یەکریزی و یەکدەنگێ لە هەرێمی کوردستان. ئەو کۆبوونەوەی دوکانیش هەر عینیشت دەتوانین بڵین یەکێک لە کۆبوونەوە زۆر گرنگ و سەرکەوتوەکان کە زیاتر لە 20 حیزب و لایەنی کۆ کردبووە بۆ دروستکردنی یەکدەنگی و هاودەنگی، بەڵام بەداخەوە هەندێک کەس حساسێتی بە شتانە هەیە، ئەوانەیە کە حساسێتیان بەو جۆرە کۆبوونەوانە هەیە و بەتایبەتی لە ماڵی بەڕێز مام جەلالیش کۆبوونەوەکان بکرێن، پێم وابێ یعنی ئەو حساسێتی ئەوان کارێکی نابەجێ، یعنی هەق وایە حساسێتیان نەبێ بەڵکو بەعکسەوە بێنە ڕیزەوە. بەنسبەت ئەم شەوی بەغداش کە ئێستاش کۆبوونەوەکان بەردەوامە لە ماڵی بەڕێز مام جەلال و بە سەرپەرشتی جەنابی کاک بافڵ لەگەڵ بەشداریکردنی تیمی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها تقریبا نتوانین بڵین هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە دەوڵەتداری عێراقیدا
نەکرد تەنها حکوومەت بەڵکو دەوڵەتداری بە شێوەیەکی گشتی و ئەوانەی کە دەسەڵاتدار و قسە ڕۆیشتون لە ناو هەم شیعەکان بە شێوەیەکی گشتی هەم سونەکان بە شێوەیەکی گشتی و کوردیش و لەم کۆبوونەوەدا حتا ڕاستە چەند کەسێکی پارتی لە حکوومەتدان وەکو مەسەلەن دکتۆر فواد و بەنجین ڕێکانی بەڵێ بەڵێکە ئەویش وەزیرە ئەوانە نوێنەری پارتین لە هەمان کەواتە پارتی وێکێتیش و ئەتوانین بڵین ئەوە وەکو کورد و حیزبەکانی تریش وەکو سونە و شیعە ئەوانە هەموو بەشدارن و ئێستا هەمویان حزوریان هەیە لە ماڵی بەڕێزمان جەلال نازانم ئەگەر کۆبنەوەکە تەواو بە بەڵێ بەڵام کۆتایی هاتبێ بەڵام کۆبنەوەیەکی بەرفراوان بوو و کۆبنەوەیەکی لە ڕووی کاتیشەوە کاتی خۆی پێدرا بوو گرنگیەکە لەوەدایە ئەگەر ئێمە تەماشای کۆبوونەوەکەی هەرێمی کوردستان بکەین لە هاوین هەواری دوکان لەگەڵ کۆبوونەوەکەی بەغدا بۆ هەموو عێراقیەکان دوو حەدەسی زۆر گرنگی بەڵام بەیەکەوە بەسراون یعنی لە یەکتری جا نابنەوە و لە هەمان کاتیشە لە هەردووکیانە کۆلکەی هاوبەش هەیە کە ئەویش بریتە لە کۆبوونەوە لە ماڵی بەڕێزمان جەلال و بەسەرپەرشتی جەنابی کاک بافڵ ئەمە دەرخەری ئەوەیە کە هەموو ئەو پەیجۆکە و ئەتوانین بڵین وێبسایتۆکانەی کە بندیوارن کاریان لەسەر ئەوە دەکرد کە تۆ هەوڵەکانی جەنابی کاک بافڵ و هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دروستکردنی ئاشتەوایی بۆ دروستکردنی یەکریزی چ لە هەرێم و هەروەها بۆ دروستکردنی یەکریزی و بە یەکۆ کۆکردنەوە لە عێراقیشە بەکەم بزانن خەڵک واتێ بگەێنن کە هەندێک لەو تەحڕکات و هەندێک لەو حەدەسانە لەوانەیە زەرریان هەبێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دوای شاب نەتایجی خراپی هەبێ یعنی شتە باشەکان نەتیجە باشەکان ئەوەی کە چاوەڕوان دەکرێت هەندێک لەو پەیجۆکە و دام و دەستگا میدیایانەی وەکو عەرزم کردی بە تایبەتی بندیوار و میدیا ئاشکراکانیش بە تایبەتی ماس میدیا ئەوانیش پێی سەغڵەت بوون و دەیانویست لە ئەهمیەتی کەمکەنەوە من پێم وابێ ئێستا بۆ سبەینێش حملەیەکی تریان لە ئێستاشەوە دەستی پێکرد بێت کە من و تۆ جەنابتان ئێمە مەشغوڵی نەستا بە ئەم بەرنامەیەوە تەسەوەر دەکەم لە ئێستاوە دەستی پێکرد بێ وەسبەینێ بە چڕوپڕی دەست پێ دەکات بۆ ناشرینکردن یا بۆ کەمکردنەوەی ئەهمیەتی ئەو کۆبوونەوەیە کە ئەمە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان پێی سارد نابینەوە و پێشمان وایە کە ئەوە لە چوارچێوەی هەڵمەتی جەنگی دەرونیە بۆ ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان بەداخەوە ئەتوانم لە لایەکی کەشەوە بڵێم هەموو ئەوەی کە ئەوان ئەیکەن چ ئەوانەی کە کوردن لێرە و چ ئەوانەی یعنی لە ناو خۆمانە لە ناو کوردستانەوە چ ئەو دام و دەستگا ئیعلامیانش کە لە دەرەوە چونکە کۆمەڵە دام و دەستگای تری بندیوار هەیە دووبارە لە دەرەوەی هەرێمیش لە دەرەوەی عێراقیش کە هجوومێکیان لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ئەوانە من پێم وابێ ئیشیان بەس ئەوەیە سنوورە سوورەکانی ئاسایشی فکری ئێمە ببڕن بێنە ناوەوە ئاسایشی فکریمان بریتێ لە پارێزگاریکردن لە قەناعەتی خۆمان و پارێزگاریکردن لە ئارامی فکر و قەناعەتەکانی خۆمان کەواتە ئێمە وەک خەڵکی کوردستان و لە پێش هەمووانەوە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێویستە ئاگار لە ئەوە بێ کەس نەتوانێ ئاسایشی فکریان ببەزێنێ و داخلی ئاسایشی فکری ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە جەماوەری خەڵکی کوردستانیش بێت چونکە ئەم دام و دەستگایانە دام و دەستگای ئیعلامیەکان ئەمەندە یعنی بە شێوازێکی فرتوفێڵاوی حەدەس دەهۆننەوە یان خەبەر دەهۆننەوە کە ئەگەر وریانەبی لەوانەیە بڕوایان پێ بکەی و زۆربەی زۆریشان درۆدە لە سەیە و زۆربەی زۆریان لەوانەیە لە حەدەسێکی بەسیتەوە ئەوان بێن تەرکیزەکەت بۆچی لەسەر ئەوەی ئەو هەوڵە چاواشەکاریانەیە لەلایەن هەندێک باس میدیاوە قووەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەندێک لەوانەیە کە لە پشت ئەو پەردەیەوە لە پشت پەردەی ئەو میدیانەوەن زمانێک پێدەکەنین بە وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستان زمانێکە بوو لە کۆبوونەوەکانیاندا قاقیان لێ دەدا و گاڵتەیان بە وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستان دەهات و بیریشمان ناچێتەوە کە لە چەندین کۆبوونەوە
چەند ساڵە بەر لە ئێستا وتیان یەکێتی تەواو بووە، یەکێتی کۆتایی هاتووە. ئێستا ئەمە شۆکە بۆ ئەوان کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو حیزبانەی کە خۆیان زۆر بەقوتر و خۆیان بە کێخای ئەم وڵاتە ئەزان، خۆیان بە کێخای کوردستان ئەزانن، لەو حیزبانە زۆر بەقوترە چل بۆ ڕێخستنەوەی ماڵی کوردی و چ بۆ ڕێخستنەوەی ماڵی عراقی کە ئێمە زۆر ئیشمان بە ڕێخستنەوەی ماڵی عراقی. سەرۆک مام جەلال زوو دەیگوت ئەگەر یەکێتی خۆی بجوڵێنێ هەڤاڵان تەقلە بە فیل لێ دەدات. بڵێ ئێستا یەکێتی تەقلە بە فیل لێ دەدات؟ یەکێتی تەقلە بە فیلێک لێ دەدات کە دەیەوێت لمۆزی لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بژەنێ. یەکێتی تەقلە بە فیلێک لێ دەدات کە ناتوانێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان کە ناتوانێت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان پارێزێ، بەڵام ئەو فیلە دەیەوێت دژایەتی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانیشکا بە ناوی کوردایەتیەوە. یەکێتی تەقلە بۆ فیلانە لێدە. ئەو فیلانە سنوور دەبەزێنن. ئەو فیلانە بە جۆرێک خۆیان لا گەورە بووە، وەکو ئەو میزڵدانەی کە غازی تێدەکرێت زۆر گەورە دەبێت، لەبەر چاو زۆر گەورەیە، بەڵام هەر ئەوەندە بەسیترین هەوای گەرمی بەرکەوت دەتەقێ. ئەمانە بەداخەوە حاڵەتێکن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندە ئیتیمامیان پێ نادات، چونکە ئێمە لە سیاسەتی یەکێتیدا ئەوەندەی من وەکو کادرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بیزانم و بەتەکید من بە ناوی یەکێتیشەوە قسە ناکەم، بەڵام وەکو کادرێکی یەکێتی حەقی خۆمە وەکو یەکێتی قسە بکەم، کادرێکی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستانم، پێشمەرگەیەکی دێرینم، پارتیزانم، حەقی خۆمە لەسەر وەزەکان قسە بکەم. ئەجینا من وەکو بەڵام ڕئیشم لەلایە کادرێکم، ئاگام لە شتەکانەوە و متابعم. یەکێتی نیشتیمانی کوردستان گوێ بە هەندێشت نادات. ئێمە ئیشی خۆمان دەکەین. ئەگە تەماشا بکەی ئەو هەموو هجوومی لەسەر کاک بافڵ بوو. خۆ دەزانی هجوومەکان کە لەسەر کاک بافڵە هەر هجوومەکانی حیزبەکانی حیزبە نایارەکان نین. یان هەندێک کەسایەتیشی تایە کە لەوانەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە بە ناوێک معاملە بکەن، حەز نەکەن یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەو پێشەوە بڕواوە، پیان وابێ کە شکانی یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەیە بۆ ئەوان و ئەو خەڵکانەشی تایە کە هجوومیان لەسەر کاک بافڵ، هجوومیان لەسەر سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی و مەکتەبی سیاسیەکەی بوو، بەکەم تەماشای هەمویان دەکرد. ئەمە ئێستا کە دەبینین یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم قووەتە زۆرەیە بە دەردی جەناب دەفەرمووی و جەنابی مام جەلالی دەیفەرموو، دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا تەقلە بەو فیلانە لێ دەدا، بەو فیلانەی کە دەیانەوێت سنوور ببەزێنن، بەو فیلانەی کە پیان وایە بێن لە سلەیمانیش بە کەیفی خۆیان دەتوانن لەسەر کورسی پاشایەتی و کۆخایەتی دابنیشن، بەڵام بەبێ ئەوەی کە ئینتیمایان هەبێ بۆ ئەم سلەیمانیە، بۆ ئەم سنوورانەی کە لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانە پیان وایە هەر لە خۆیانەوە بە ئاسانی دەتوانن هەروەکو چۆنێکێک گوڵەگەنم کۆ دەکاتەوە لەم سنوورە لە گەرمێنەوە هەتاکو کۆیەوە هەتاکو بادینان و ئەوانش بە کەیفی خۆیان دەتوانن گوڵەوەچن بکەن، بەڵام گوڵەوەچن ئاسان نییە کە یەکێتی نیشتیمانی وجودی هەبێ. ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئیسپاتی کرد کە ئەوەی دەیەوێ گوڵوەچن لە هەرێمەکەی ئێمە لە منتیقەکەی ئێمەدا بکە و لەسەر حسابی یەکێتی نیشتیمانی کوردستان بیکە و ئەو خەرمانەی کە خەرمانی خەڵکە بە شێوەیەکی گشتی ئەو بچێ بە کەیفی خۆی گێرەی بکە و سووری بکە و دوای ئەوە دان و گەنمە سوودکراوەکە بەفەر دەبرێتەوە بە ماڵەکەی خۆی هیچ بەشی و خەڵکە نەدا. یەکێتی ئێستا ئیعلانی کرد ستۆپ، دەبێت ڕابوەستن ئیتر ئەم گوڵەگەنمانە گوڵەگەنمی ئەم خەڵکەیە، ئەم خەرمانە خەرمانی ئەم خەڵکەیە، ئەو حرمەتەی خەڵک ئەبێ بپارێزرێ، کەرامەتی خەڵک دەبێ بپارێزرێ، ڕێزی خەڵک دەبێ بپارێزرێ، دەبێ ڕۆژنامەوانەکان بپارێزرێن، دەبێ فەقیر و هەژارەکە ژیانی چاکرێ بەرەو پێشەوە بڕوا، نابێ خەڵک لە ژیانێکدا بێ بۆ هەتایە ئێمە هەر بڵین وەڵاهی هەژاری کاری خوایە و نەداری کاری خوایە و بەڵێ خۆ هەموو شتێکە لە دەستخوای گەورەدایە، بەڵام ئینسانەکانیش وەسیلەن بۆ ئەوەی کە کێشە دروستکەن، بۆ ئەوەی کە ماڵوێرانی دروستکەن. یعنی لە هەرێمی کوردستانە تۆ تەماشا کە دەسەڵاتداریەک هەیە کە خۆی بە خاوەن و بە کێخای ئەم وڵاتە دەزانێ، پێی وابوو هەرچی بیکە یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگ دەبێت. کاکە بەغەڵەت تێمەگەن براینە، کاکە ئەوانەی کە ئەم وڵاتە بەڕێوە دەبن غەیری یەکێتی نیشتیمانی کوردستان، پێتانوانێ بێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە فەقیری و لە بێدەسەڵاتی ئەوەی کردبێ. ئێمە وەسیەتی جەنابی مام جەلالمان هەبووە کە تا بۆمان ئەکرێ دوور بکەوینەوە لە شەڕی براکوژی، تا بۆمان ئەکرێ
یەکێتی ڕیزەکانی خەڵکی کوردستان پارێزین تا بۆمان ئەکرێ هەولێر بە قوتکەین بیکەین بە پایتەختێکی بە قوت کوردستان هەرێمی کوردستان بە قوتکەین ئەمە ئێمە باشە کاک بێستون بەڵام من ئەمە پرسیارە زۆر لە یەکێتیەکان بەرپرسەکانی یەکێتی دەکەم ئێوە لەسەر ئەو بابەتە خەریکن حەزبەکەی خۆتان بچووکەکەنەوە مەسەلەن وەکوڵێ خەریکن خۆتانەکەنە قوربانی ئەو بابەتە خۆ خەڵک کەسیش چەپەی بۆ لێ نەدان بەڕاستانە ئەمە ئەتوانین بڵین بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە بە غەڵەت وەردەگیرە یعنی ئێمە لە نیەتی خۆمانە و لە نیەتی کوردپەروەری و لە نیەتی پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لە نیەتی ئەوەی کە ئەگەر ئێمە نێتمان پاک بێ نێتپاکی خۆمان دەرئەبڕین ئەبێ جەنای بشت نێتپاکی خۆ دەربڕی بەڵام ئیسپات بوو کە نێتپاکیەکەی ئێمە ئیستیغلال دەکرێت و لەبری ئەوەی کە ئەو نەرمی کە ئێمە دەینوێنین بەرامبەرەکەمان دەبایە دوو ئەوەندە نەرمی بنوێنێ باشە کاک بێستون پارتی پێتان دەڵێ ئەوە حکومڕانیتان پێ ناکرێ و کێشەکەیەوە ینی زۆر جار کەیسەیەکێتی بەو قەبارە گەورەی باسی کێشەکانی هەرێمی کوردستان دەکات پارتی پێتان دەڵێ بڕۆ کێشەکانتە لە ناو ئەنجومەنی وەزیرا حەلکەنەوە تا لێک تێنەگەیشتنێکە لە ناو حکوومەت هەر بەڕاستی لێک تێنەگەیشتنەکەی ئێوە وکو حزب لە ناو چەند مدیر عامێک و حکوومەت و ئەمانەیە یاخود بەڕاستی لەسەر کۆی سیستەم و پرۆسەکەیە ئێمە گەیشتونەتە ئەو مەرحەلەی کە بۆ گەیشتێتی نیشتیمانی کوردستان من ئەوەندەی بیزانم گەیشتێتی نیشتیمانی کوردستان گەیشتۆتە مەرحەلەیەک یا گەیشتۆتە حدودێک کە ئیتر دەبێ قۆڵی لێ هەڵکا بۆ بەشداری ڕاستەقینە لە حکومدارەتی و لە کەسی قبول نەکا کە حیسەکانی بخوا یعنی من وەکو عەرزم کردی ئەمە لە بیدات کە ئەو نەرمیمان نواندووە بۆ ئەوە بۆ کە خەڵکی کوردستان تێبگا ئێمە چەند بەرژەوەندی خەڵکی کوردستانمان دەوێت یعنی ئێمە بەداخەوە یعنی ئەوە بەغەڵەت لەلایەن خەڵکیشەوە تێگەیشتن لە ئەو نەرمی یەکێتی و هەروەکو جەناب دەڵێ بۆ یەکێتی ڕێگەی بەوەدا بۆچی بێدەنگ بوو بۆچی ئەوە بوو یعنی لەوانەیە خەڵک ئەوەندە بە ئاسانی لەوەشت بێ و لەوانەیە خەڵک حەقیشی بوو بێ لەبەر ئەوەی لایانی بەرامبەر زۆر خراپ ئیستیغلالی ئەمنیەت پاکەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کرد یعنی ئەگەر مەجالیان هەبوایە بڕابکە لە ماڵەکانی خۆیاندا لەسەر داوەتیش دەنگەی بەنەوەیەکیان دەمنوان هەروەکو کاتی خۆی سوڵتانەکانی عوسمانی بەرامبەر بە میرە کوردەکان نواندویانە یعنی حتا ئەو حەدە بەلایەن و ئەتیادی بڕۆن تۆ بەنێتی پاکەوە بچی بۆ ماڵەکەی بەڵام ئەو لە ماڵەکەی خۆی چی خراپە و تا ڕادەی کوشتنیش بەرامبەرت بیکە کە ئەمە لە دەستیان دەهات ئێمە ئیتر لەمە تێگەیشتین کە ئەو نیەتی ئێمە بەو شێوازە لێک دەدرێتەوە بەو شێوازەی کە یعنی ئەگەر ئێمە ڕازی بین هەندێک کەس پارێزگاری لێ بکەین و لە نەکبەتی و لە نەهامەتێک بیپەڕێنینەوە بیکەینە کۆڵ و قەڵاندۆشکانی خۆمان بەڵام دوایی لە تەپڵی سەرمان بدات و لە جاتی ئەوەی پیاوەتی و چاکە و وەفامان بداتەوە ئەمە ڕوویدا لە کاتێک مەسەلەن داعش خەریک بوو هەولێر بگرێت کێ هەولێری لە دەست داعش ڕزگار کرد یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو باشە گرتنی هەولێر احتیمالی گرتنی هەندێک لە کەسایەتی گەورەشی تیانە بوو لێ ئەو کەسایەتیانە ئەمان لە بیر چۆوە کە چۆن هانیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان برد ئەمانیان بیر چۆ یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەدا ئەو کۆڵە بوو کۆڵی خۆی دانەوان ئەوان هاتنە کۆڵی و هاتنە قەڵاندۆشکانی باشە لە دواییشە لە جیاتی ئەوی چاکەی یەکێتی نیشتیمانی پیاوەتی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێتەوە بەعکسەوە چی خراپە ئەوە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر بە ئەندامەکانمان لە مەنتیقەی بادینان بەرامبەر بە کادران لەو مەنتیقانە ئەنجا بەرامبەر بە ئەم مەنتیقەی ئێرە کە دەستیان پیڕاناگەن نەفەرەکان بگرن و بکوژن و بیان کەنە زیندانەوە ژیانیان دەستکاری ژیانیان دەکەن بۆ ئەوەی لە خەڵک بگەیانن بڵێن وڵای ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆتە مسەبیبی هەژاری و نەداری لە ئەو مەنتیقانەی کە مەنتیقەکانی سلەیمانی ینی مەبەستەکە بابەتەگەونی کە یەکێتی حکومداری پێ ناکرێت ئەمە تۆ تەماشاکە یعنی ئەم جۆرە سیاسەتکردنە بەرەو چۆ دەڕواخۆ ئەم جۆرە سیاسەتکردنە کاکزانە سیاسەتێکی ژیرانە نییە سیاسەتێکی لێزانە نیە چونکە ئەمە فێڵێکی مەکشوفە قابلە ئێمە وەگەیەتی نیشتیمانی کوردستان و ئەندامان و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان واللهی من ناڵم یعنی منداڵێک و هەرزەکارێکیش ئێستا دەزانێت ئەو سیاسەتە چۆن بەڕێوە دەچێتەوە چۆن دەکرێتەوە چۆن موامەرە بەپێی تیۆری مامەرە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا مامەرە دەکرێت لە بەسی ترین شتا
جادەیەک لە سلەیمانیا لە شوێنێکە تۆزێک تاسە و کەند و کۆسە بێ خێرادا ئەودام دەستگانەی هەم بندیوارەکانیان و هەم ماس میدیاکان دەچن باشە من ناڵم بە ئەوانە پیشان دەدەن با پیشانی دەن خۆی مەکەم و کوڕیمان هەیە چاکی دەکەین بە تەئکید ینی ئێمەش مەسەن وەک کادرانی یەکێتی نیشتیمانی وەک ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوپۆشی لەکەم و کوڕەکان ناکەین چ لە ناو خۆماندا وەکو ئەندامانی یەکێتی و کادرانی یەکێتی و چ وەکو دام و دەستگەکانی حکومت لە ئەم منتیقانە کو چێمان چاوپۆشی کردووە بەڵام ئەوان دیێن شتێکی بەسیت زۆر گەورە ئەکەن بۆ بەردەمی خەڵک بۆ ئەوەی لە میدیاکانەوە خەڵکەکە بۆ شێوازە تەماشاکە کە ئەم منتیقێکی باشە حتا ئەگەر تاسەش هەبێت چێ دروستی کردووە کاکە تاسە هەبێ وەرە لە ڕێگاوبان بپرسە لە شاروانی بپرسە پاریان لە بەردەسانیە بچن ئەو تاسەیە چاکەن چێ ئەم پارانە ئەبا هەمووی بە ئەوامر لە هەولێرەوە ئەم پارانە ئەبرێن ئەم خەڵکی خۆمان لەوانەیە ئەوە نەزانێ ئەی بۆچی لە سەر سنوورەکان ینی گومرگی سەر سنوورەکان بە تایبەتی لەم منتیقانە لە باشا خۆەوە کەمی کردووە و چۆتە حاجی ئۆمەران و هەندێک شوێنی تر زیادی کردو هۆیەکی چیە خۆ ئەوە بێسەبەب نییە هۆکارەکەی کۆمەڵێک ئەسبابی کۆمەڵێک ڕێو شوێنی تیجاریە کە ئەمان سیاسەتیشان لەگەڵاتی کەڵاو کردووە بۆ ئەوی خەڵک ڕوو لەو شوێنە ئەو شوێنانی ترکات و ڕوو لە منتیقانە نەکات خەڵک بە تایبەتی کادرەکانی خۆشتان گومانیان هەیە ئەم توندیەی ئێوە ئەم ستۆپەی ئێوە کە باسی دەکەن تا سەر نەبێت ئەم جارە بە مجاملەیەک یان دیسان بڵێن لە پێناو قەزیەی کورد و لە پێناو ڕەوینەوەی مەترسەکانی سەر کوردستان واز لە حەقەکانی خۆتان کە لە ئەساسە حەقی خەڵکی کوردستان ئەهێنن ئێمە یان ڕاستە ئەگەر وازی لێ بێنن بۆی نەتخەوە بەرەوەی بکە بەناوی ئەوەندەی من بیزانم ئەوەی کە با بڵێن هەستم پێکردو و ئاگام لێ بێ یەکێتی نیشتیمانی کوردستان خەریتەیەکی دیاریکراوی هەیە کە نەخشە پلانی خۆیەتی بۆ کارکردن ئەو نەخشە پلانە گەیشتە حدودەکانی خۆی خەریتەکە پڕ بووە قەیچێکە ئێمە لەگەڵ هەموو لایەنێک کێشەمان نابێ و دانیش خۆ ئێمە هەدەفمان یعنی وەک یەکێتی هەدەفی ئەوە نییە کە هەتا ئێمە لە ناکۆکی ململانەی دابین لەگەڵ هەر کەسێک و لەگەڵ هەر حیزبێک ئەمە بۆچی ئێمە لە ململانەیەک داین هەتا سەر تا سەر مەبەستمان لەکوێ مەبەستمان لەو حدودەیە کە ئەبێ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی تیاپارێزراو بێ و خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین بکرێ و گەندەڵی دارایی گەندەڵی ئیداری هەموو جۆرەکانی گەندەڵی سیاسی ئیجتیماعی هەموو ئەمانەت دەبێ بە هەمومانەوە لە هەرێمی کوردستان حکومدارێتی هەرێمی کوردستان بەیەکەوە بە یەکدەنگ و بە هاوبەشی عیلاجی ئەمانە بکرێ و ئەگەر خەڵکێک بەدەنگی ئێمەوە نایە بۆ ئەوە نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز ئەمە لە منی وەرگرە یەکێتی لەو بەرنامەی خۆی دانابەزێ و بە سەد مجامەلەش لەو هینانی خۆی دڵنیا بە دانابەزێ چونکە ئەمە شتێک نییە عیلاقی بە مجامەلەوە هەبێ ئەمە مان و ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی نیشتیمانی کوردستان کاکەزانە چۆن خۆی ئەدا بەدەست قەدەرێکەوە کە زۆر دیارە ئەگەر ئێمە تەسلیمی ئەو قەدەرە ببین هەموو جەماوەری خەڵکی کوردستان لێمان هەڵدەگەڕێتەوە ئێمە بۆچی هاتوون یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی دروست بووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیانی ڕاگەاندنی خۆیدا ئەعلانی کردووە کە ئێمە حیزبێکین یان ڕێکخراوێکین بیدادکەوا بوو بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و بۆ ئازادیەکانی خەڵکی کوردستان پارێزگاری لە شەرف و کەرامەتی خەڵکی کوردستان بۆ دابینکردنی مافی چارەنووس بۆ ئاشتی بۆ ئازادی بۆ دیموکراسی بۆ سوسیال دیموکراسی یعنی ئەمە دروشمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر ئێمە ئەوێ دەمێ ئەوە دروشمان بوو ئێستا لەگەڵ تەتەوری ژیان و ئەولەمە و تەکنۆلۆژیای دنیا و داخوازیەکانی خەڵک کە بە هەزاران جۆر زیادی کردووە احتیاجاتەکانی خەڵک و فکر و خەیاڵ و خەونەکانی خەڵک ئێمە دەبێت ئەوانە نەک ئەوانە واز لێ ناهێنین بەکو ئەوانە دەبن بە ئەساس و دەهێندەش لەگەڵ یا ئێمە لە احتیاجاتەکانی خەڵک بپرسین و لەگەڵ یابین ئەی بەچی پێمان دەکرێت ئەوە بە تەئکید ئێمە بەوە پێمان دەکرێت کە پێداگری بکەین لە دابینکردنی هەموو داخوازیەکانی خەڵک و قەنەعەتی خۆمان هەتا قەنەعەتمان نییە بەوەی کە ئێمە توانیومانە خۆشگوزەرانی ژیانێکی باش موچەی خەڵک لە کاتی خواوی بە مەزبوطی بەڕێکپێکی حتا بیرکردنەوە لە گێڕانەوەی پاشەکەوتی موچە و بە دوواداچوونی هەموو داهاتەکانی ئەم هەرێمی کوردستانە لە هەر شوێنێکەوە بێ لە پێشەوە لای خۆمانەوە ئەنجا لە شوێنەکانی تریشەوە و بە دوواداچوونی هەموو خەرجیەکیش کە ئەکرێ بێمنەتن لەوانش بێمنەتی لەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کار لەسەر ئەوەش دەکات کە
حکوومەتی کوردستان لە مۆدو هەرێمی کوردستان دەستورەکەی دەبێ ئیشی لەسەر بکرێ دەبێ هەرێمی کوردستان دەستوری هەبێ و لە هەمان کاتیشتا حکوومەتەکەشی ئەبێ موازنەی ساڵانەی هەبێ بۆ ئەوی بزانین داهات چەندە و خەرج چەند. دکتۆر تۆ دکتۆرات لە ئابووری شێ مەسەلەن ینی نەبوونی یاسای بودجە بە مەزات سەرفکردنی پارە لە حکوومەتێک ناوی لێ ئەندرێت چی یاری بەڕاستی بە ناوی لێ ئەندرێت دەوڵەتداری وڵای برینم بکولێنەوە چونکە من زۆر جار باسی ئەو بودجە دەکەم کە هەمیشەم باسی ئەوم کردووە ینی هەر کەسێک لە ماڵەکەی خۆی معاشەکەی 500,000 تەوزیعاتێک دەکە ئەمە بۆ سلشی تەندروستی ئەمە بۆ کرێخانوکێتی ئەمە بۆ نەوتە ینی لە هەر حکوومەتێک کاکەزانە کۆمپانیا کە کار دەکات موازنەی خۆی هەیە کۆمپانیای احتیادی یعنی هەر کۆمپانیاک حکومت وەکو قانون ئیجباری کردووە بە حساباتی ختامیشی هەبێ میزانی عامەی هەبێ بەلانی کەمەوە یعنی میزانی عامەش لەکوێوە دێ لە موازنەوە دێ یعنی دەبێ بودجەی دیاری کە بودجە بریتە لە چی یعنی یاسا کە دوای ئەبێتە یاسا بودجە لە خەمڵاندنی داهاتی گشتی لەگەڵ خەرجی گشتی خەمڵاندنە هەموو وەزارەتەکان هەموو دامەزگەکان ئەو دەکەن داخوازەکانی خۆیان پێشکەش دەکەن بۆ وەزارەتی مالیش لەگەڵ حکومت جارێ مناقەشەیەکی دەکەن دوای دەخەنە بەردەست پەرلەمان دەڵێن ئەمە خەرجەکانمان دەبێ بۆ ئەم ساڵ بۆ ساڵێکی دیاریکراو لەگەڵ یا پێویستمان بەم داهاتانە هەیە ئەو داهاتانە دەبێ دیاری بکرێن تەخمینەکان داهاتمان چەندە هەندێک جار کە تەماشا دەکەی ئەوەی کە داوا کراوە بۆ سەرفکردن زۆرترە لەوەی کە تەخمین کراوە بۆ داهات ئەو پێ دەتوێت کورتێنان مەسەر ئەو کورتێنانش بەچی پڕدەکەیتەوە لە دوایە وەسایل زۆرە چونکە مناقەشەکەمان لەسەر ئەوە دوای نەبوونی یاسای بودجەیەک مەسەلەن بۆ نمونە بەس بۆ ئەوی بنووسرێت بە بڕیاری ڕێزدار فڵان 4 ملیۆن بۆ فڵان شت بەڵێ ئەمە دەچێتە دەوڵەتداریە حەزبداریە لەناو دەوڵەت ئەمە تەنها دەسەڵاتدارەتیە یعنی پێی ناگوترە حکومدارەتی تەنها دەسەڵاتدارەتیە یعنی دەسەڵات خۆ دەزانی ئەنواع و ئەشکال دەسەڵات لە دنیادا هەیە کێشەی موازنە ینی لەوەیە کە تۆ باسی ئیراداتەکانمان کرد و باسی خەرجەکانمان کرد لەوێ دەبێ مکاشەفەی هەموو داهاتەکان بکەی بەنەوتیشەوە ئێستا کەس نازانێتە چۆن دەڕات چۆن دەکرێت چۆن تاوتێ دەکرێت یعنی وازح نییە مەلامەحەکانی وازح نییە خەرجەکانیش مەلامەحی خەرجەکانیش وازح نییە یەک شتێکی تر هەیە لە موازنەی عامە بۆ بیدایەتی ساڵ دانرێ تا کۆتایی ساڵ شتێکی تری پێوترێ حساباتی ختامی لە ئەخیری ساڵ حساباتی ختامی دائنرێ بۆ هەموو ساڵەکەی کە ڕابردووە ئەو حساباتی ختامی بریتێ لە ئیراداتی محقق لەگەڵ خەرجی محقق ئەوەش کەشفکەی مکاشفەیەکی بۆ عالم بڵاوکەیت و بڵکاکە من ئەم ساڵ ئەمە داهاتە محققەکانم بۆ ئەوەندەم دەستکەوتۆ بە فعلی و ئەوەندەشم خەرج کردو بە فعلی و ئەمەش بابەکانی خەرجەکەی و ئەش بابەکانی کەواتە لێرەیە کاک بێسو مەسەلەن خۆ هەمیشە وەکو کوردێک ئینسان پێی خۆشە لە ئامەد پرۆژەیەک بکرێت تورکیش بیکات چ جایەوەی لە هەولێر و دهۆ بەڵام مەسەلەن هەر بە ئستفزازی دوای کۆبوونەوەکەی دوکان مەسەلەن زادەی 150 مەتریەکەنەوە على ئەساس ئەمە بە پرۆژە وەڵامی یەکێتی ئەدرێتەوە ئەگەر بودجەیەک هەبێ ئەگەری پرۆژە یاسایەکی بودجە هەبێ ئەگەر بەڕاستی دەوڵەتداری هەبێ لە هەرێمی کوردستانە نابێت زاخۆ پێنجۆین وەک یەک سیر بکرێت سلێمانی و هەولێر وەک یەک سیر بکرێت و دهۆ یەک سیر بکرێت ئەوە ئیسپاتی چیشە کاکزانە ئەوە ڕاستە لە نەتیجەی حساسیەت و ڕەتفعل ئەوە دەکەن بەڵام ئەوە ئیسپاتی ئەوەیە کە فەرقێکی زۆر گەورە دەکەن لە بینی ئەو منتیقانە لەگەڵ ئەم منتیقانە یعنی فەرقێکی زۆر گەورە لە خەرجی و لە پرۆژە و لە وەبەرهێنان لە منتیقەکانی من ناوە خۆر ئاوای دێگەڵە و ڕۆژهەڵاتی دێگەڵە باشە ئەوە نیە خۆر ئاوای دێگەڵە تەماشاکە بزانە ئەو ئیسtisماراتانەی کە لەوێ دەکرێت لە هەموو ڕۆکانەوە تی ئیسtisماراتی حکومی کە ئەکرێ وەکو کە جەناب دەفەرمی جادەوبانە و هەموو ئەو شتانەی تر کە عیلاقەدارە بە میزانی حکوومەت ئەوەی کە عیلاقەدارە بە میزانی حکوومەت دیارە یعنی ئەوەی کە عیلاقەدارە بۆ پارانەی کە حکوومەت خەرجی دەکات دیارە و ئەوەش کە کەرتی تایبەت ئەیکا جیایە بەڵام لەوێش لە کەرتی تایبەتەکەش یعنی هینەیەکی تایە باشە ئێمە ئەوان دەڵێن ئێمە بەنسبەت هەموو کوردستانەوە بە عەدالەت تەماشا دەکەین ئێکە باش لەوێ بە عەدالەت تەماشا دەکەی هەروەکو ئەوەی کە جەناب دەفەرمووی ئەو مەشاریعانەی ئەو مەشاریع ئیستثماریانەی ئەو ئاوەدانکاریانەی کە لەسەر بودجەی حکوومەت دەکرێت ئایا بە هەمان شێوە لەسەر بودجەی حکوومەت بۆ ئەم منتیقەیەش دەکرێت خۆ ئەگەر یعنی بە سەرژمێر و بە منتیقە بێ ئەم سنوورانەی کە ڕۆژهەڵاتی دێگەڵەیە
بە جوغرافیاش تۆزێک زیاترە بە مواتنینیش بە دانیشتوانیش هەر تۆزێک زیاترە ئێمە لەم سنوورە لە دێگەڵە بۆ ئەملاوە ئەوەی کە عیلاقەدارە لە با بڵێنەوە مەتیقی هەتاکو دەگاتە خانەقین یان با بڵین ئیداری ئەوە بەشی دووەمی کۆبوونەوە کەش کات بێستون کۆتایی پێهات ئەوەی ماڵی مام کۆبوونەوەی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ سوودانی و حەلبوسی و سەرکردەکانی ئەنجومەنی بەڕێوەبردننی دەوڵەت لە ماڵی مام کۆتایی هات جەولەی دووەمی پیرۆزبایی دەکەین لە ئەو سەرکەوتنە ئەو پیرۆزبایی دەکەین لە جەنابی کاک بافڵ و وەفدی دانوستانکاری یەکێتی نیشتمانی کوردستان و لە هەموو خەڵکی عێراق و لە خەڵکی کوردستان کە دڵنیای نەتایجی زۆر باشی دەبێت و من یەکێ لەو نەتایجانەی کە با بڵێن ئەو مۆزوعی پێشومان با بڕۆ حەزەکی لە کاتیشکە باسیەکەین بەڵام یەکێ لەو نەتایجە باشانەیە کەمینیان زیندوکردنەوەی بودجە بۆ مادەی 140 ڕێککەوتنی ئەمنی بەیەکەوە کە پارێزگاریکردنی ئەمنی هەمووی لە ئەم سنوورانە بەیەکەوە بین بە هاوبەش بین و ئەوان هاوکارمان بن لە هەموو ڕێکەوە چۆنمان ئێمە دەوێت ئەوان ئەوە بکەن دوورخستنەوەی ئەو دەنگۆیانەی کە باز لەوە دەکرا جێشی عراقی بێتەوە سەرحدودەکان و سەروەریەکانی منتیقەکەی ئێمە ببەزێنێ ئەوەش کۆتایی پێهات و لەبری ئەوە کار لەسەر ئەوە دەکرێت کە هێزەکانی کورد ئەوانەی کە پەیوەندیدارن مەسەر لە بەغاوە بڵین موچیان هەیە وەکو پاسەوانەکانی حدود ئەوانە بەقوەتر کرێن و زیاتر کرێن و تەسلیحیان زیاتر بێ و هەر کورد بێ خۆی ئێستا چۆن کەمی کووردە لە هەموو سنوورەکان لەلایەکی تریشەوە چاکردنەوەی وەزعی ئەمنی شوێنە کوردستانیەکان و بیرکردنەوە لە ئەوەی هەموو ئەو شتانێک کە عیلاقەدار بن بە شوێنە کوردستانیەکان کە ئەم جارە باب لەم کۆبوونەوانەشا من هەندێکی ێزانم کە باس کراوە هەمووی یەکێتی نیشتمانی کوردستانە بەرنامە یەکێتی نیشتمانی کوردستانە یعنی تۆ تەماشاکە بەرنامەیەک هەیە سونەی قەرار نەبوو یەکێتی زەعیفە و هیچی پێ ناکرێ ئێستا چی بۆچی لە بەختەوە ئەنجا ئەمە ئێمە ئاواهی وەڵام دەدێنەوە ئێمە ڕاستە ئێستا من لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەم کۆتاییتان پێ هاتووە لەسەر تەلەڤیزیۆن من لەسەر تەلەڤیزیۆن قسە دەکەم حەزم ناکە لەسەر تەلەڤیزیۆن ئەوە بکەم و باسی یەکێتی بەو نەوع و بەهێز و ئەخە بەڕاستیەوە قسەیە مەسەلەن دوو هەفتەی ماوە سێ هەفتەی ماوە کۆتاییەتی و بڕاوێستەیەکێتی هەموو شیعە و سونە و کورد کۆ دەکاتەوە کاکزانە حەقە منە پرسیارە بکەم وەکو ڕۆژنامە قوتی یەکێتی نیشتمانی کوردستان لە سەمتیشا دەرەکەوێت لە بێدەنگیشە دەرەکەوێت یعنی ئەگەر ئێمە ژۆک و کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان من و جەنابیشت بەیەکەوە باسی نەکەین بەڵام دنیا باسی دەکات ئێستا ئەو کۆبوونەوەیە لە واشنتۆنەوە پێوە مەشغوڵن هەتاکو چین و یابان بۆ پێوە مەشغوڵن چونکە وەزعی ئەمنی عێراق جێگەی گرنگیە بۆ هەموو دنیا بەپێی یاساکان و تیۆرەکانی جۆپۆلەتیک جەنابەت شارەزایت ئەم منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناوجەرگەی دنیاە لە ناوجەرگەی دنیاشە ئەو منتیقەی دەتوانی بازنەیەک دروستکەی کە لە سووریاوەتیایەتی تا دەچێتەوە بۆ ئوردون ینی بە شام و دەوەرەوە بۆ تورکیا و بڕۆرەوە بۆ عێراق و بڕۆرەوە بۆ ئێرانش ئەمە منتیقەیە لە ناو ئەو منتیقەیەش کوردستان ناوجەرگە ناخەکەی ئەتوانین بڵین جیهانە کە هەموو نەزەریاتی جۆپۆلیتیکی زۆر تەرکیزیان کردووە بۆیە دیراساتی هەندێک لەو نەزەرانەی جۆپۆلیتیکم کردووە لەبەرەوە من دڵنیام کە لە ئەخیرا خەتەری زۆر قرس لەسەر ئەم هەرێمی کوردستانە نابێ یعنی مەسەرەن بۆ نمونە دەرو دراوسەکانمان ئەگەر بیانەوێ زۆر بە وازحی زۆر بە هێرشێکی گەورە بێن کوردستانەکەی ئێمە من و تۆ داگیرکەن من لەوە تێگەشتم کە ئەوە نابێت ئەوە ڕێگەی پێ نادرێت بە هیچ جۆرە چونکە پارێزگاریکردن لە کوردستان پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆشیان لەگەڵ ئەوەدا عێراقیش بەشێکە لەو دڵی دنیاە یعنی بەشێکە لەوە دڵی دنیاە هەموو دنیا من بۆیە وتم بە نەبێتە قسەیەک بڵێن وەڵاهی ئەمە قسەیەکی زۆر گەورەیە کە دەڵین لە ئەمریکاوە هیندەکە تاکو و چین و هین تاکو چین و یابان بۆ لەبەر ئەمانە هەموو مەساڵحیان لە عێراق هەیە تۆ بە خۆت تەماشاکە چین ئیستیسماراتی لە عێراق هەیە چین يعني جۆرێک لە عقدی هەیە کە خەتی شەمەندەفەر لە بەغداوە ببەسێتەوە بۆ بەڕز عادل عەبدولمەهدی لەسەر اتفاقەکەی چین کۆتای بەدەسەڵاتەکەی هەیە بەر جۆرێک لە با بڵین ئیمتیدادی ڕێگای ئاوریشمە کە چین زۆر بەلایەوە گرنگە و ئەمریکا پێی ناخۆشە بەڵام لەمان کاتە ئەمریکا ڕێکخراوی شەنگەهای کە ترە لە هەموو دنیا مەساڵحیان اقتصادیەکانیان کەویش لە عێراق مەساڵحی هەموو دنیا مەساڵحیان لە عێراق باشە وەرە تۆ تەماشای ئەوەکە یعنی تۆ ئاواهی بیخوێنەوە یعنی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لەسەر ئاستی
تەماشاکردنی دنیا بۆ کۆبوونەوەیە نەک هەر تەنها من و تۆ لێرە لە کوردستانەوە تەماشای کۆبوونەوەکە بکەین لەوانەیە ئێمە هەر وەکو حەدەسێکی عراقی اعتیادی تەماشایکەین بەڵام لە دنیادا حەدەسێکی عالەمیە ئەم کۆبوونەوەیە لە ماڵی بەڕێز جەلال با بڵین بە جهودی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر و هەمووانەوە جەنابی کاک بافڵ بریتە لە وەرگێڕانی چاوەکان بۆ سەر یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان توانی ئەم هەموو باڵە ناکۆکانە هەمووی خاوەنی ململانەیەکی زۆرن لە یەکتری ئەکوژن لە ژێرەوە یەکتری لە ناو خوێنێکی زۆر هەیە لە بینە نەتاک و ئێستاش هەموو یەکێ لەو باڵە شیع و سون و هینانە سژنی خۆیان هەیە دار و دەستەی کوشتن و لە ناوبردنیان هەیە ئەمی ئەوە کوژم ئەمانە چۆن بەیەکەوە هاتوون کۆبوونەتەوە ئەمە قووەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە هەمان کاتیشا قووەتێکە بۆ عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە لەم کۆبوونەوەی بەدواوە قسەی کاریگەری دەبێت لە عێراقا وەکو کە پێشووتر بوویەتی بەڵام لەم کۆبوونەوە زیاتریش دەبێت ڕازیبوونی هەموو ئەوانە بێن لە ژێر چەتری ماڵی بەڕێز مام جەلال کۆبوونەوە ئەو خۆی لە خۆیدا ڕازی بوونە بە ئاراءەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە بیر و بۆچوونەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆیە من وایە بینم بۆ کورد سوودی بۆ کورد سوودی زۆر ڕاستە و خۆی ئەبێ و ئەمەی کە من عەرزم کردی عیلاقەدار بە منتیقەکانی کورد منتیقە کوردستانیەکان دڵنیا دەکەم ئەو مخەتەتەی ئەو ژەهر ڕێژ ڕشتنەی کە بۆ کەرکووک و شوێنە جۆناکۆکان بە ناوی ڕێفراندۆمەوە کرا بۆ ئەوەی کەرکووک بخرێتەوە ژێر باڵی هەندێک شوێن ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بێ خوێن ئەیگەڕێتەوە حتا محافزیش من ئەو قەناعەتی خۆمە ئەمە زانیاری نییە بڵین من لە کەسێکم وەرگرت بێ و وەکو عەرزم کردی وەکو وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە ناکەم بەڵام وەکو کەسێکی سیاسی ئەو تەحلیلم هەیە یعنی ئەو تەحلیلە و ئەو لێکدانەوەیم هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە جوهدی خۆی بە توانەکانی خۆی ئەگاتە ئەوەی کە لە کەرکووکیشە کاریگەری باشی هەبێ و لە شوێنە جێناوەکانیشە کاریگەری باشی هەبێ بەڵام ئایا ئەوە تا چەند پێمان جێبەجێکرێ و یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەند پێ جێبەجێکرێ ئەکەوێتە سەر بار و زروفەکە ئەوکەوێتەوە سەر عیلاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ عێراق و لەگەڵ ئەکرێ بڵین قۆناغی دوای کۆبوونەوەکان و قۆناغی پێش کۆبوونەوەکان هەمیشە لە حەدەسی سیاسی ئەوە هەیە مەسەلەن عراقی دوای کۆبوونەوەکانی ماڵی مام و عراقی پێش یان هەرێمی کوردستان یان پێگەی هەرێمی کوردستان لە عراقی پێش کۆبوونەوەکان و دوای کۆبوونەوەکان بەتەکید گۆڕانکاری تایبەتی ئەو چەند ڕۆژە مەترسی گەورە لەسەر حدودەکان هەبوو گۆڕانکاری زۆرە بێ چونکە تۆ خۆ دەزانی عێراقیش ئەندامی ئومەمی متحیدەیە یعنی بەرامبەر بە هەر مەترسێکی خارجی ئەتوانێ مەسەلەن داوای کۆبوونەوەی مەجلیسی ئەمن بکە ئەتوانێ اعتراضکە لەسەر هەر جۆرە دەست درێژیەک کە دەکرێتە سەر سنوورەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە ئێمە خۆ دەزانی تاکو ئێستا بەپێی دەستوری عێراق لە عێراقین و لە چوارچەوەی عێراق دەژین و کوردن لە کوردستانین بەڵام کوردستانیش لە چوارچەوەی عێراقایە لەبەر ئەوە سنوورەکانی ئێمەش هەر سنووری عێراق یعنی عێراق دەتوانێت اعتراض لەسەرەوە بکات ئێمە ڕێز جمهورمان کوردە وەزیری خارجیەمان کوردە ئەوانەش دوا پەیامت بۆ کادر و لانگرانی یەکێتی و دوزار بۆ هەموو بینەرێک کە یەکێتیش نییە پەیامم بۆ هەموو ئەو جارە لە پێش کادرانەوە بۆ هەموو ئەو پەیجۆکە و مەیجۆکانەی کە بندیوارن و دائیمەن خەریکی شتی نابەجێن بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرامبەر بە ئەندامەکانی و بە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان شت دەڵێن و شت دەنووسن ئیتر حەقا بەخۆتاندا بچنەوە حەقە ملاحەزەیە بکەن بزانن چەند هەڵدەخەڵەتێنرێن ئێوە هۆکارەکەی چییە کە ئەوە هەڵدەخەڵەتێنرێن شتی ناڕاست و نامەعقول و ناڕێکوپێک بڵاو دەکەنەوە و من پێم خۆشە هەم ئەو پەیجۆکانە و ئەوانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستانیشان خۆش ناوێت تێبگەن کە یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکە ڕەگی لە ناو هەناوی خەڵکی کوردستان داکوتاوە هەرگیز ئەو ڕێگە هەڵناکەندرێ واگەر لە حاڵەتێکە یەکێتی خۆی لە هەندێک حاڵەتدا لە هەندێک کاتدا لە هەندێک فترەدا تووشی جۆرێک لە مەوجە و لە شەپۆلی بەرز و نزم و ئەوانە بوو بێ بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان شەپۆلەکانی لە مەودووە هەڵکشاو دەبێ بەرەو ژوور دەڕوا بەتەکید کەوادری یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان جەماوەری خەڵکی کوردستان لە زاخۆوە بە بادینانە هەمووی تێپەڕۆ بە مووسڵە بە هەولێرە تێپەڕۆ بە کەرکووکە بە سلەیمانی تێپەڕۆ بە گەرمیان و هەمووی من پێم گەیشتومەتە ئەو قەناعەتەی کە
ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیا بووینەوە لەوەی کە باشترین کارمان پێ دەکرێت بۆ خەڵکی کوردستان و دەستیشمان کراوەتر دەبێت بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بەڵام تحملی دەوێت و پشتیوانی بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانی دەوێت و بە هەمومانەوە پشتیوانی جوهد و بەرنامەی کاک بافڵ بین بۆ ئەوەی کە زیاتر ئیرادەی ئەم میلەتە لە دەوری بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەی استراتیجی و تەکتیکی و هەموو بەرنامەکانی جەنابی کاک بافڵ و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆکردین. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز بێستون سابراوەی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. سپاس دکتۆر. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنیەوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.